سەبارەت بە دۆخی پەنابەران لە بەریتانیا، ئێستا بەریتانیا کۆچبەرێکی ناردۆتە ڕواندا و دۆخی بەریتانیا لە ڕووی سیاسیەوە بەرامبەر بە ناردنی کۆچبەران جۆرێک لە ناهەمواریان جۆرێک لە ناسەقامگیری تایە. بۆ مەبەستا بەڕێز بەختیار مام شێخ ئەندامی شارەوانی شانەی کنزگتن و چێڵسی لە لەندەنەوە لەگەڵمانە. کاک بەختیار بەخێر. خێراتی زۆر سپاس. ئەم بڕیارە کامە کۆچبەر دەگرێتەوە؟ ئەو بڕیار لەسەرتاوە داڕێژراوە دیزاین کراوە بۆ ئەو کۆچبەرانەی کە لە نۆکەندی ئینگلیزیەوە لە فەرەنسا بە بەلەم دەپەڕنەوە بۆ بەری ئینگلیزی بەری بەریتانیا و بە تایبەت سینگلەکان ئەوانەی ساڵتن چێژن چپیاوە تەنیا بێ ئەوانە دەگرێتەوە. باشە، ئەمە دۆخێکی ناهەمواری ناسەقامگیری سیاسی لە بەریتانیا دروست ناکات، چونکە لەلایەک حکوومەتی بەریتانیا لەلایەکی دیکە ڕێکخراوەکان ئەنجومەنی لۆردی بەریتانیا دادگای باڵای بەریتانیا یعنی هەریەکی و لەلایەک بە شێوەیەک پێناسی ئەماکەن، یەکی ڕازیێکی ڕازی نیە لەسەرەوەیکە یەکی بە یاسایی دایان یەکێک بە نایاسایی دایانێ پێ دوای ئەمە جێبەجێ بکرێ و ئاسان بێ بۆ بەریتانیا دۆخێکی ناهەمواری سیاسی دروست ئەو بڕیارە پار کۆتایی بانکانی ساڵی ڕابردوو لەگە سەرەتای ئەو ساڵ جارێک هەوڵدرا دەرچێ، بەڵام لە محکەمەی دەستوری بڕیار درەکە ئەو یاسایی کە دەرچووە دژ بە دەستوری بەریتانیا و ڕێککەوتنە نێو دەوڵەتیەکان. لەبەرەوە لە ماوەیەکی کورد حکوومەتی بەریتانی یاسایەکەی تعدیل کرد، هەموار کرد، بە زۆرشتر بردیەوە پەرلەمان و دەنجیان لەسەردرا. ئەو جارە بڕیارەکە دەنجی لەسەردرا بوو بە یاسایەکە لە 10 تا 12 هەفتەیان بۆ داناوە، یعنی 10 ڕۆژ پێش ئێستا دەرچوو. ئێستا چاوەڕوان دەکرێت 9 تا 10 هەفتەی تر جێبەجێ بکرێت. بەڵام ئەو ڕۆکێسێکە بوو کەسێک خۆبەخشانە خۆی ئامادەی خۆی نیشاندا، بە ڕەزامەندی خۆی رازی بوو کە بچێتە ڕواندا. لەبەر ئەوەی لە محکەمە دۆڕاندبووی، لە محکەمەی نەقز دۆڕاندبووی، لە محکەمەی دەستوری هیچ ڕێگایشتر لەبەر نەما بوو. پێم وایە 10,000 پاوان مەبلەغێکە لە بیرم نییە، 5,000 تا 10,000 پاوان دەدەنە بەو کەسانەی کە بخۆیان بە خۆبەخشان دەڕۆن. بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە، ڕەنگە لە 2 مانگونی ویدا هاتوو دەست بە جێبەجێ بکرێ ئەگەر شکات نەکرێ. زۆر باشە. کاک بەختیار، ئێستا کۆچبەرێکی زۆری کورد بە مەفۆکسەکەمان لەسەر کوردەکان بێت. کۆچبەرێکی زۆری کورد ئێستا لە بریتانیایە. مەبەستی من ئەوەیە ئەم بڕیارە ئەو کۆچبەرانە دەگرێتەوە کە لە ئێستاە خاکی ینی دەربازی خاکی بریتانیا دەبن، یان ئەوانن کە لەوێن بە قاچاق هاتوونەتە ناو خاکی بریتانیا تا ئێستا ئیقامە وەڵامیان نییە. هەموو ئەوانە دەگرێتەوە کە لەیەکی حوتی 2023ەوە لە ڕێگەی بەلەمەوە لە دەربەندی لە نۆکەندی ئینگلیزیەوە پەڕیونەتەوە. تەنها ئەوانە دەگرێتەوە. ئەگە یەکێ بە فڕۆکە هاتبێ ئەو ناگرێتەوە. یەکی دوای لە بیرمان بێ ڕێژەی ئەوانەی کە بە یاسایی دێن 3 ئەو مهاجرانن کە دێن 97 مهاجرەکانی کە دێن ساڵان نزیکەی 900,000 کەس 900 تا 950,000 کەس دێنە بریتانیا. بەڵام ئەوانەی بە یاسایی دێن ڕێژیان یەکجار زۆر کەمە، بە بەلەم دەپەڕنەوە یان بە پاپۆر دێن بە فڕۆکە دێن. باشە، بەسکی زۆری و کوردانی کە لەوێن بە نایاسایی چوونەتە بەریتانیا دۆخیان چی دەبێت لە پاژان بڕیارەوە؟ خۆی شتێک هێڕوون بکەنەوە. باشە، هەر کەسێک کە ڕەوانداکرا مانەوەنیە دەری دەکەن. جاران هەر کەسێک کە دەپەڕیە وڵاتەکە من یەک لەوانە بووم کە ماوەیەکی 27 ساڵ پێش ئێستا من کە چوون داوای مافی پەنابەرێتی بکەم، من نایاسایی حساب کرم، هەتا بڕیار لە کەیسەکەی من دەدەن. هەر کەسێک داوای مافی پەنابەرێتی بکە جاران لە بریتانیا جیب وەزارەتی ناوخۆ تیمی خۆی هەبوو تەماشای داواکاریەکەی دەکرد، بزانی بخەڵکی ئەوەدە مقابلەیان دەکرد، لێکۆڵ نێوان دەکرد. ئێستا لە زیاتی ئەوە بکەن لە بریتانیا بکەن، ڕێکەوتنیان لەگە حکوومەتی ڕواندا کردووە. ئەو خەڵکانە دیان گوازنەوەێندا دەبێت لە ماوەی 3 تا 6 مانگ بڕیار لە کەیسەکانیان بدرێ. وە پێشبینی دەکەم 170 ئەوانەی پەنابەری یاسایی یعنی کەیسیان هەبێ، قەزیەیەکیان هەبێ لەبەری ڕایان کردبێ، بتوان بیسەلبێن قەنەعەت بەو مۆزەفانە بۆ فەرمانبەران بین کەوان مەترسی لەسەر ژیانیان هەیە، یانیان توانیوە مافی ڕادەربڕینیان هەبێ کە لە بیرشمان بێکارێکی ئاسان نییە ئێستا. چکە حکوومەتی بەریتانی قۆنسوڵخانەی هەیە، سەفارەتخانەی هەیە، دایان دام و دەستگای میری و نامیری نێودەوڵەتی لە بریتانیا و لە کوردستان و لە عێراقان ئەوان دەزان بارودۆخی ئێستا چییە. ئەوان پشت بە راپۆرتەکانی ئەوان دەبەستن. بەڵام ناردن بۆ ڕەواندا مەناوەی نیە، کۆتایی نییە.
لەبێت تەماشای کەیسەکانیان دەکەن ئینجا بڕیان دەدەن ئەوانەیە چانسێکی تر هەبێتن بێ ئەمەل نابێت بەڵێ ئەمەل ماوە ئێستاش دەڵێم 170 ڕەنگە وەری بگرن باشە کاک بەختەر ئێستا ئەگەر زانیاریتان هەبێتن ژمارەی ئەو کوردانە چەندە لە بریتانیا کە لە قەڵەقدان لە بینیمان و نەماندان ئایا ئەمە شمولیان دەکات دەیانگرێتەوە یان چی بکەن لەوێ ببینن چاوەڕی ئەوەی بکەن کە بە فڕۆکە بچن بۆ ڕەواندا یاخۆت بگەڕێنەوە وڵاتەکانی خۆیان وەڵا وەکو ئەلستانم کرد لە ئەوانەی لە یەکی حوتی 23 هاتوون ئەوان دەگرێتەوە ئەو ژمارەی لە 6 مانگی ڕابردوو زۆر نییە بەڕاستی 6,000 کەس ئەو ساڵ تا ئێستا هاتوون پار بە درێژایی ساڵەکە کەمتر لە 48,000 کەس بە هەم ساڵەکە هاتن جا ڕێژەی کورد لەو 48,000 ڕەنگە چەند هەزارێک بێ 3 4 5 ناگاتە سەتیدا کورد یەکەم قەوم نین لە پەڕینەوە لە نوکەندی ئینگلیزی ئامۆژگارین بۆ خوشکوبرایانە ئەوەیە سەبرتان هەبێ هەتا بە زۆر نەتان نێرن خۆتان خۆبەخشانە مەڕۆن بە کەیسەکانتان تەقدیم بکەن زانیاری تەواو بدەن بەڵکو خدا حەز دەکا ئیقامە وەردەگرن و ئەوە لە مێژیش ئامۆژگاریمەوە ئەوەی دەوێت بچێتە دەرەوە خۆشببختانە کەس و کوڕیمە ئێستا دەیان زانکۆ لە کوردستان هەیە کاکە ڕێگای یاسایی هەیە بڕۆن بخوێنن بڕۆن مازیستێر بکەن بڕۆن دکتۆرا بکەن بڕۆن عقیدی کار بینن لەوێ بەدایان شەریکات هەیە بەڕێگای یاسایی بڕۆن من دەیان کەس دەناسم بەڕێگای یاسایی ڕۆیشتن خۆتان تەسلیمی قەچاقچی مەکەن بەدایان کەس و کوڕمان لەو بەحرانە فەوتان چیترەوە مەکەن ڕێگای یاسایی هەیە ئەوانەی دێنێ بەریتانیا 50,000 کەس ساڵانە دێکاک ئەوان هەمووشان بایەسایی دێن نیوایان دەگەڕێن نیوان ناگەڕێن ئەوان دەمینێنەوە دێن دەخوێنن شەهادەی جامیعی وەردەگرن ماستەر دەکەن لە پاش ئەوە ڤیزەکەیان لە ڤیزەی خوێندن دەگۆڕێ بۆ ڤیزەی کار ئیتر کە ڤیزەی کار دووەگرت بە یاسایی دەمێنێتەوە خێزان دەبێ منداڵ دەبێ هاوسەر دەبێ کێشەر گەلەوە سەری کار بەختیار کێشەکەی ینی بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی بەریتانیا و بەشێکی زۆر لە کۆژبەران بڵێن ئەمان نێرن بۆ وڵاتێک کە ئەمنیەت و ئاسایشمان پارێزراو نییە هەر بەڕاستی وایە بەریتانیا نێرەوە دەستیانێ بەڕادیا خودت ئەمێنێتەوە هەتاوەکو کەیسەکانیان یەکلای یەکرێتەوە خۆی تازت بوو بە یاسا جێبەجێ دەکرێت بەڵام خەبەرێکی تریشتان بدەمێ ڕەنگە زۆرتان ئاگادار نەبن کۆتایی ئەو ساڵ هەڵبژار نیگشتی دەکرێت لە بریتانیا ئەو یاسا بۆ پەلە قاژەیە دەرچوو چونکە پارتی پارێزگارانی حکومدار حاکم وەزعیان زۆر خراپە ئەو شەو هەڵبژاردن سبەی هەڵبژاردننی شارەوانیەکان هەیە لەگەر پارێزگای لەندەن ئەمن هەتا هاتمەوەش 5 ڕۆژ پێشستا ڕۆژانە کامپێنن دەکرد لە حزب من ئەندامی لەیبەرم کامپێنم دەکرد من وردەکاری شتەکان دەزانم پارتی کرێکاران 100% دێباتەوە ئەو ساڵ بەڵێنیان داوە کە بردیانەوە یەکەم شت کە دێکەن ئەو یاسایە ڕادەگرن جێبەجێ ناکەن یعنی ئەو یاسایە ڕەنگە 2 مانگە جێبەجێ بکرێت 2 مانگی نیوی دەبێت تا دەکاتێت جێبەجێکردن یعنی لە مانگی 7 ڕەنگە دەست پێ بکەن خەڵک بنێرن لە مانگی 10 هەڵبژاردن دەکرێت 100% پارتی پارێزگاران دەیدۆڕێ نەک دەیدۆڕێنێ دۆڕانێکی ئابروچوانەش چونکە بەسییان زۆر خراپە بەدایان هەڵیان کردووە پارەیەکی زۆریان بەخوەسارت داوە ئەو پرۆژەیە ئەو مەسەلەی ڕواندا 550 میلیۆن پاوەندی خەرج کردووە ئەوڕۆ یەک کەسووە بۆ لە خەرجی 550,000 کەس خەرجیش یەکجار زۆرە سیاسەتێکی فاشلە کاک بەختە ئەی میکانیزمەکە چۆنە لەوانەیە ئێستا کوچبەرێکی کورد لە بریتانیا گوێ لە جەنابەت ڕابگریتن میکانیزمەکە چۆنە وەکو خۆتەڵەیەک ئەگەر پارتی پارێزگاران بگەڕێنەوە ئیتر دەدۆڕێن ئەگەر بدۆڕێنن بۆوەرە ئەگەر بدۆڕێنن ئەگەر بدۆڕێنن چکە هێشتا هەڵبژاردنەکە نەکرایە ئەگەر بدۆڕێنن بڕیارەکە جێبەجێ نەکرێتن پێت وایە ئەمە میکانیزمەکە چۆنیە یعنی ئەو کوردانە ئێستا لەوێن خۆیان تەسلیم بکەن یان خۆیان جارێ بیشارنەوە لە شوێنێک جارێ هەتا ئەم بڕیارە ئیتر هەڵبوەشێتەوە ڕابگیرێتن من لە ڕووی یاسایی ناتوانم قسە لەسەوە بکەم چی بکەن چی نەکەن چونکە ئەوە تەلەڤیزیۆن و دەبیندرێ و من پێگەیەکم هەیە لەوێ بەڵام ئەوە دەڵێم ئەو یاسایە بەو پەلە قاژەیە دەرچوو بۆ ڕازیکردنی توندڕەوەکانی کە ڕەنگە دەنگ بە پارتی پارێزگاران بدەن لە هەڵبژاردننی سبەی لە سعات 7 بەیانیەوە تا دەی شەو دەنگدان هەیە بەس باشە ببوورە کاک بەختیار یەکشتی تر هەیە ئەو کۆچبەرە ئۆکرانیانەی کە لە جەنگی رووسیا و ئۆکرانیا ئاوارە بوون و بەرەو بەریتانیا هاتوو پێم وابێ زیاتر لە 5,000 پەنابەرن دەوێت ئەمە وای نەکردووە دۆخی سەرشادی حکوومەتی بەریتانیا قورس بکات ناچار بێ بڕیارێکی لەو شێوەیە بعدیانی مەژ هۆکاردیە بۆی کە بڕیاری مەسەلەی ئۆکرانیا یاسایەکی تایبەتی بۆ دەرچوو ئەو ڕاستە ئەوەی ئۆکرانیا یاسایەکی تایبەتی بۆ دەرچوو
چونکە زەنجی ئۆکرانیا شتێکی زۆر حساس و گرنگە لە ئەوروپا و لە بریتانیا خەریکە ئالوگۆڕە نێو دەوڵەتەکان سەراوجێر دەکاتن ئەگە ئەویان نەکردبا وەزعەکە خراپتر دەبوو مەسەلەی پەنابەرەکان پارەی زۆر کەمی لە خەرج کراوە بەریتانیا بە ملیارها دۆلاری داوە بەریتانیا یەکەم وڵات بوو شەڕی ئۆکرانیا هەڵگیرسان بۆری جۆنسن کە سەرۆک وەزیران بوو یەکەم کەس بوو بە سەدان بە هەزاران ڕۆکەتی دژە تانک و دژە فرۆکەی بۆ ناردن ئاگری شەڕەکەی هەڵگیرسان ئەمریکا تەسلیم ببوو ئەوە شتێکی ترە بەڵام ئۆکرانیا تێکەڵ ناکێ بە شتەکانی تر چونکە حسابێکی تایبەتیان بۆ کرد هەچەندە نامرۆڤانەیە چونکە ئینسان هەر ئینسانە مسلمان بێ مەسیحی بێ ئەوروپی بێ ئینسان دەبووە یەک چاو تەماشا بکرێت خەڵک گلەی ئەویان زۆر لێ دەکاتن بەڵام بۆ دیسان دەرم پارتی پارێزگارن بە پەلەقاژە ئەوەی کرد وەزعیان خراپە دایان و دەنجی ڕاستەوەکان بۆ خۆیان بێن بەڵام بەڵێنتان پێ دەدەم ڕەنگە چەند هەزار کەسێ بنێرن ئەو یاسای ڕادەگیرێت جێبەجێ ناکرێت. باشە کاک بەختەر کەواتە خۆت باست کرد کە تێچووی هەر کوچبەرێک کە لە بریتانیا دەچێتە ڕەواندا گەلێک زۆرە پێت وایە ئەمە چارەسەر بێتن بۆ دۆخی بریتانیا ڕەوشی بریتانیا ساڕێژ دەکاتەوە ڕەوشی ئابووری نەخێر ئەسڵەن لە دوای دەرچوونی یەکێتی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەزمەیەکی زۆر گەورە دروست بوو زۆربەی ئەو کرێکارانەیە لە ئەوروپای شەرقیەوە هاتبوون لە واخیر هاتبوون بووناندا ئەوان کرێکاری بینایی بواری بیناسازی و بواری چاکردنەوەی ئامێر و شت و خزمەت گوزاری زۆر گرنجیان پێشکەش دەکرد ئێستا کە ئەوان گەڕانەوە ئیمتیازاتیان نەما بۆشایەکی زۆر لە بریتانیا دروست بوو ئەو پەنابەرانی کە دێن بۆچە ئەو یاسا دەردەکەن دەیانەوێت کۆنتترۆلی ئەوە بکەن زۆرە پەنابەرێ دێ دەیانەوێت پەنابەرێکی خوێندەوار بێ جامعی تەواو کرد بێ زمان بزانێ یەکسەر بێ کار بک و باز بدە ئەو زۆر خەڵکیان دەوێت خۆیان دەستی کاریان کەم بە پێویستیان بە خەڵکی خۆیان تەمبەڵن بەڕاستی ئەو ویشەیە ئێمە دەکەین ماشەڵڵا ئێستا کچ و کوڕەکانی مە کورد بە تایبەت والله حکوومەت بەڕێوە دەبین لەوێ هەر بانکێ دەگری هەر خستەخانەیە دەگری هەر وەزارەت هەیە دەگری بەدایان کوڕکچی کورد لەوێ وڵاتەکە بڕێوە دەبن هەنێک هەر ئێمە شەرقی بە شێوەیەکی گشتی یە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەو وڵاتانە بڕێوە دەبن بەبێ ئەمە وڵاتەکە هین فلیج دەبی بەڕاستی بەبێ ئەوانی تریش ئەوان شتەکان نازانن ئیش ناکەن خۆیان ماندوو ناکەن خەڵکی ئێمە باڵانسی شتەکەی ڕاگرتووە لەوێ زۆر باشە دەست خۆش بەڕێز بەختەر هیوایەکی باشدا و کوژبەرانە کوردانێک کە ئێستا لەوێنە بەو بڕیارێک کە دەڵێن ئەو یاسا لەوانەیە لە داهاتوودا ئیتر هەڵبوەشێتەوە ژیان ئاسایی کۆتایی ساڵ ئەو بریار ڕادەگیرێ بۆ دووسێ مانگ جێبەجێ دەکرێت چکۆ حزب دەیدۆڕێنە بەدڵ زۆر باشە بەڕێز بەختیار مامشێخ ئەندامێ شارەوانیە شاهانەیە گزنگتن و چێلسی لە لەندەنی گەلێکی سپاس کوتمێوانی سپاس بۆ جەناب